لەسەر داوای کەسوکاری شەیدان لە ماوەی ڕابردوودا خۆشبەختانە لەسەر فەرمانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە پێی بڕیارێکی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیاردرا کە زەوی بەسەر کەسوکاری شەیداندا دابەش بکرێت جا لەسەر ئەم بابەتە و بنەماکانی دابەشکردنی زەوی وەروە چەند کەس لە کەسوکاری شەهیدان لەسەر ئەم بڕیارە سوتمە دەبن. میوانداری زۆر بەڕێز عادل مەلا ساڵح بەڕێوەبەری ڕاگەیاندن لە وەزارەتی شەیدان و ئەنفالکراون لە ستودیۆی هەولێرەوە لامان میوانە. کاک عادل سپاس بۆ ئامادەبوونت. دیارە بەپێی ئەو بڕیارەی کە کەسوکاری شەیدان بە جۆرێک قەرەبوو دەکرێنەوە و زەویان بەسەردا دابەش دەکرێت، ئەم بڕیارە لە چێوە سەرچاوی گرتووە و هەروەها کەی دەچێتە بواری جێبەجێکردنەوە؟ بەڵێ ڕۆژتان باشتر بۆ تۆ. بەیانی ئێوە و بیسەران و بینەرانی کورسات باش و باشتر. سپاس. دیارە کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان هەرچیان بۆ بکرێ هێشتا هەرکەمە. ئێمە شانازی دەکەین بە مێژووی پڕ لە تێکۆشان و پڕ لە سەروەری گەلی کوردستان، بۆ شانازی ئەگەر بکەین بە دام و دەستگا شەرعیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان، ئەو سەروەریە پشکی زۆری بەر بنەماڵی سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی و کەم ئەندامانی سەنگەر و پێشمەرگە قارەمانەکان و بەرکەوتوانی چەکی کیمیاوی و تاقانەکانی جینۆساید دەگەڕێتەوە. پشکی شێر بۆ ئەوان دەگەڕێتەوە کە ئەوان بوونە سوتەمەنی لە پێناوی بەدیهێنانی ئەم ڕۆژگارە. بۆیە وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان بە پێی یاسا لایەنی یەکەم و کۆتاییە بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان بەو خانەوادا سەربڵندانە. لەم بارەیەوە چەندین یاسا دەرچووە، لەوانە یاسای ژمارە 8 ساڵی 2006 بۆ دامەزراندنی وەزارەتێک بەناوی وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان، دواتر یاسای ژمارە 9 یاسای مافوو امتیازاتی کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان، هەروەها چەندین ڕێنمایی تر دەرچووە بۆ ئەوەی کە بتوانرێت بە شێوازێکی یاسایی و دادپەروەرانە خزمەتی کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان بکرێت. یەکێک لەو یاسایانە یاسای زیندانی کرا و گیراوی سیاسیە. یاسای امتیازاتی زیندانی کرا و گیراوی سیاسی ژمارە 11 ساڵی 2011 تیایدا باس لە مافوو امتیازەکانی کەسوکاری زیندانی کرا و یا زیندانی کرا و نەوەکانیان دەکات. سەبارەت بە دابەشکردنی زەوی دیارە لە ساڵانی ڕابردوودا بەڕێز کاقوبا تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەم بابەتەدا فەرمانێکی دەرکرد، بەڵام کۆمەڵێک قەیران هاتە پێشەوە و بەهۆی نەبوونی زەوی لە ڕابردوودا ئەو فەرمانە جێبەجێ نەکرا و خۆشبەختانە ئەم ساڵ لە بەرواری 23/11 2021 بە فەرمانی ژمارە 3339 بە واژۆی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیاردرا فەرماندرا بە تەرخانکردنی 11,141 پارچە زەوی بۆ زیندانی کرا و گیراوی سیاسی کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان و قوربانیانی جینۆساید بە گشتی ڕزگاربووانی شاڵاوەکانی ئەنفال، ئەوانەی کە مەشمولن بەو بڕیارە کە لە فەرمانەکان ناوەکانیان هاتووە و بۆ ئەم بابەتەش ڕاستەوخۆ بەڕێز وەزیری کاروباری شەهیدان و ئەنفالکراوان وەکو لایەنی معنی ئەوەی کە پەیوەندیدارە بە وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوانەوە بەڕێز وەزیر سەردانی وەزارەتی شارەوانی کرد بۆ ئەم بابەتە لەگەڵ بەڕێز سەرۆکی لەگەڵ بەڕێز وەزیری شارەوانی و گەشت و گوزار کۆبوونەوەیکی گرنگیان بە ئامادەبوونی لایەنە پەیوەندیدارەکانی هەردوو وەزارەت کرد و یاداشتێکی لە تێگەیشتن واژۆ کراوە بۆ جێبەجێکردنی ئەو فەرمانێکە پێشتر ئاماژە. بەڵێ کاک عادل بە چ میکانیزمێک بەسەر ئەو کەسانەدا دابەش دەکرێت کە ناویان هاتووە لە نووسراوەکەدا؟ بەڵێ دیارە سەرجەم شەهیدەکان لە وەزارەتی شەهیدان تۆمارن، بەڵێ هەروەها زیندانی کراوی گیراوی سیاسیش ئەوەی کە منحەی هەبێ ناوی تۆمارە لە ڕابردوودا 5157 کەس لە زیندانیانی سیاسی و گیراوی سیاسی کوردستان بە پێی یاسای ژمارە 11 ساڵی 2011 کە مستەفید بوون لە منحەی زیندانی سیاسی لە وەزارەتمان، هەموو ئەوانە کە مەشمولن بەم بڕیارە و ناویان هاتووە. میکانیزمەکانی جێبەجێکردنی بڕیارەکە پاش سەردانی بەڕێز وەزیری شەهیدان بۆ وەزارەتی شارەوانی یاداشتێکی لە تێگەشتن واژۆ کراوە، لە یاداشتەکەدا قۆناغ و میکانیزمەکانی دابشکردنی زەویەکان ڕوون کراوەتەوە. لە قۆناغی یەکەمدا وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان لیستێک ئامادە دەکات بە تەواوی ناوی ئەو کەسانەی کە مەشمولن بە بڕیارەکە. لە قۆناغی دووهەمدا وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار فەرمانێک دەردەکات
بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە قۆناغی سێمدا وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار وردبینی تەواوی ناوەکانەکات ئەمەش بە ئامانجی ڕێگریکردن لە سوودمەندبوونی دووبارە وەکو شەهید و زیندانی سیاسی و گیراوی سیاسی چونکە هەر کەسێک پێشتر مستەفید بوو بێ بە ناوی شەهید یا بە ناوی زیندانی سیاسی ئەوە جارێکی تر سوودمەند نابێتەوە. بەڵام ئەگەر زەوی وەرگرتی بێ بە ناوێکی تر لەژێر ناونیشانێکی تر ئەوە زۆر بە ئاسایی دەتوانێت سوودمەند بێت لەم فەرمانەی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و بە شێوەیەکی ئاسایی زەوی خۆی وەردەگرێت وە لە قۆناغێکی تریشدا لە قۆناغی چوارەمدا تیر و پشک دەکرێت بۆ ناوەکان لە وەزارەتی شارەوانی و بەڕێوەبەراتێک گشتیەکانی شارەوانی ناوچە جیاجیەکانی کوردستان لەوێ بە تیر و پشکەکە تەمان بە ئامادەبوونی نوێنەری هەردوو وەزارەتی ئێمە و وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان و هەروەها وەزارەتی شارەوانی و بە ئامادەبوونی لایەنی دادوەری. دواتر دوای ئەوەی کە تیر و پشکەکە ئەکرێ وەزارەتی شارەوانی لەگەڵ وەزارەتی پەیوەندی داری تر هەڵدەستن بە تۆمارکردنی زەویەکان بە ناوی ئەو کەسانەوە سەبارەت بەوانەی کەوا زیندانی کرا و یا کەسوکاری سەربەرزی شەهیدانن و لە ناوچە دابڕێنراوەکانن ئەوە بەپێی ئەو یاداشتی لێ تێگەیشتنی نێوان هەردوو بەڕێزان کاک عەبدوڵڵا حاجی مەحموود وەزیری کاروباری شەهیدان و ئەنفالکراوان و بەڕێز کاک ساسان عەونی وەزیری شارەوانی و گەشت و گوزار ئەوە لە نزیکترین شارەوانی لەو شارەوانیەوە لە کوردستان زەویەکان پێدەدرێت. باشە کاک ئادیار ئەم ڕێکارانی باست کرد لە کەیا دەچێتە بواری جێبەجێکردنەوە کەی کار لەسرم هەنگاوانە دەکرێت بۆ ئەوەی کە کەسوکاری شەیدان و زیندانیانی سیاسی لەم بڕیارە سوودمەند بن و بە شێوەیەکی گشتی ئەو ژمارە یاخود چەند کەس لەم بڕیارە سوودمەند دەبێت بە دیاریکراوی دەستنیشانتان کردووە بۆ نمونە چەند پارچە زەوی هەبێت ئەمەندە کەس سوودمەند بێت لەم بڕیارە یاخود چەند کەس هەبێت ئەوەندە پارچە زەوی دادەنرێت. ناوەکان یەکلای کراوەتەوە لیستەکە ئامادە کراوە هەم لە فەرمانەکەی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران 11141 کەسە هەمان لیست هاتووە بۆ وەزارەتی شەهیدان و هەمان لیستیش ڕۆشتووە بۆ وەزارەتی شارەوانی. ئێمە کار لەسەر ئەو فەرمانە دەکەین و ناتوانین ناوێ زیاد بکەین یاخود کەم بکەین. بۆ ئەم بابەتە ئێمە وەکو وەزارەتی شەهیدان هەنگاوی عەمەلیمان ناوە هەنگاوی کرداریمان ناوە دەستمان پێ کردووە خۆشبەختانە هەنگاوی باتنراوە وەزارەتی کاروباری شەهیدان وەزارەتی شارەوانی هەردوو لە بە هەماهەنگی هەردوو لاتوانراوە چەند هەنگاوێک لەوانە ببڕدرێ هەموو لیستەکان ئامادە کراوە و ئێستا لە هەوڵی دابینکردنی پارچە زەویەکانین لە شارەوانی جیاجیەکانی سەر بە وەزارەتی شارەوانی و وەزارەتی شارەوانی تەعمیمێکی نردووە بۆ سەرجەم بەڕێوەبەراتێک گشتەکانی خۆی ئەو شوێنانێکەوە مەفروضیان بەپێی بڕیارەکە دەبێت زەوی ئامادە بکەن خۆشبەختانە لە چەند شوێنێک زەوی ئامادە کراوە لەوانە بە دەستخۆشیەوە لە سنووری بەڕێوەبەراتی گشتی شارەوانەکانی گەرمیان نزیکەی 200 دۆنم زەوی کاری لەسەر کراوە بۆ ئەوەی کە بدرێ بە وچین و توێژانە هەروەها لە سلێمانیش کاری باش کراوە لە شوێنانی تریش هەمویان دەست بەکارن لیژنە پەیوەندیدارەکان بە ئاماجی تەرخانکردن و ئامادەکردنی زەویەکان بە مەبەستی دابشکردنی بەسەر ئەو چون و توێژانەی کە ئاماژەمان پێەیە. کاک عادل من سەرنجی چەند هاوڵاتیەکەم خوێندووە کە باس دەواکەن زیندانیانی سیاسی لە ساڵی 1976 هێشتا زەویان وەرنەگرتووە و چشیان وەرنەگرتووە کاتەم زەویانی کە دابەش دەکرێت بۆ کێ بن؟ بەڵێ ئەوەی کە زیندانی سیاسی بێت یان شەهید بێت و زەوی وەرنەگرت بێت یان ڕزگاربووی شاڵاوەکانی ئەنفال بێت تا ئێستا زەوی وەرنەگرت بێت هەمویان لەم بڕیارە مستەفید دەبن. بەڵام ئەگەر پێشتر زەویێکیان وەرگرت بێ ناتوانن دووبارە زەوی وەربگرنەوە بە هەمان ناو. بەڵێ کەواتە ئەتوانین بڵین لە هەموو ئیدارەکان ئیدارە و شوێنەکانی هەرێمی کوردستان هاوڵاتیان سوودمەند دەبن یاخود لە هەموو شوێنەگە و پارچە زەویانە ئامادە کراوە بۆ ئەو کەسانی کە مافی وەرگرتنی زەویەکانیان هەیە؟ بەڵێ لە ئەو فەرمانەی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران هاتووە کە ئاراستی وەزارەتی شارەوانیش و وەزارەتی شەهیدانیش کراوە ناوی سیانی قوربانیەکە وارستەکەی هەروەها ئەو شارەوانی کە پێویستە زەویەکەی بۆ تەرخان بکات هەمووی هاتووە. بەڵێ دوجار بە تەعمیمێک لە وەزارەتی شارەوانیەوە ڕۆشتووە بۆ ئەو شارەوانیانە ئاراستە کراوە کاری لەسەر کراوە ئێستا قۆناغی عەمەلی جێبەجێ دەکرێت و هەنگاوی کردداری بۆ نراوە و لە ئایندێکی نزیکە ئینشاءالله ئومێد دەکەین کە هەردوو لا بتوانین بڕیارەکە بە تەواوی بچێت بواری جێبەجێکردنە واتەمە بەسمان ئەوەیە کەوا بگاتە دەستی ئەو کەسانەی کە مەشمولن.
بەڵێ کاک عادل هەڵبەدەمێ پرسیارێکی تر بکەم کامەش بە هەمان شێوە پرسیاری هاوڵاتیانە و بابەتە کە بڵاوکرێت و هاوڵاتی سەرنجی بێگومان لەسەر نووسێ دیکە لەوەیە کە پرسیارەکانەوەیە کاڵێن ئەو زەویانی کە دابش دەکرێن بۆ فرۆشتنەوە یاخود کە بیانە سوودی لێبین لە ناوچەیەک یاخود لە شوێنێک دابین کراوە بۆ کەسانە کە سوودێکی وای لێ نابینن لە ڕووی مادیەوە هەروەها شوێنەکەش جاری وا هەبووە شوێنیەوە نەبوو کە بکرێ بە پرۆژەیەک یا خۆتخانووی لەسەر دروست بکرێت. وەڵامی ئێوە بۆ ئەمانە چییە؟ بەڵێ لە ڕاستیە بنەمای دابشکردنی زەویەکان بە پێی شوێنی نیشتەجێبوونی کەسەکەیە واتە کەسێک مەسەلەن دانیشتووی دەربەندی خان بێ لە سلێمانی نایدرێتێ یا کەسێک دانیشتووی مەسەلەن قەزایەکی وەکو پێنجوێن بێت لە سلێمانی زەوی نادرێتێ بەم شێوەیە بابەتەکە یعنی بنەمای سەرەکی بۆ دابشکردنی زەویەکان لەسەر بنەمای بەڵگەنامە کەسیەکان و شوێنی نیشتەجێبوونی کەسەکەیە. هەڵبەتە مەبەستەکەلەوە بوو کاتێکە هاوڵاتیەک زیندانیەکی سیاسی لە ناوچەکەی خۆی پارچە زەویەک وەردەگرێت لە شوێنێک وەری دەگرێت کە لە پرۆژەی خزمەتگوزاریەوە نزیکە ئاوەدانە ئەو ناوچەیە کێشە و گیر و گرفتی بۆ دروست ناکە ئەگەر بیوێ لەسەر و پارچە زەویە خان و دروست بکات لە بۆ نمونا ڕێگەوبان هەروە پرۆژە خزمەتگوزاریەکانێک و ئاوەڕۆ لەگەڵ شارەوانیش لەسەرم بابەتانە قسەتان کردو ئەگەر پارچە زەویەکە دابش کرا لە شوێنێک بێت کە بتوانین لە ڕووی خزمەتگوزاریەوە سوودی هەبێت. ئومێد دەکەین وا بێ بەڵام ئەوە ئەرکی وەزارەتە پەیوەندیدارەکانی ترە بە تایبەتی وەزارەتی شارەوانی وەزارەتی ئاودانکردنەوە قسە لەسەرم بابەتە کراوە و لە ڕابردوشتا کە بڕیارەکە جێبەجێ نەکراوە یان زەویەکان دابش نەکراون هەر هۆکارەکەی ئەوە بووە لەبەر ئەوەی کە ئێمە ئامانجمان ئەوەیە خزمەت بە کەسوکاری سەربەرزی شەهیدان و قوربانیانی جینۆساید بەگشتی بکەین دیارە پێدانی زەوی بەتەنها بەس نییە بۆ ئەوەی کە ئەو کەسا ئەو خانەوادە بەڕێزە مستەفید بێ ئەو زیندانە سیاسیە یا خانەوادی ئەو شەهیدە سەربەرزە مستەفید بێ پێویستە لەگەڵ دابشکردنی زەویەکانە پرۆژە خزمەتگوزارەکانیشی پێ بگات بۆی بتوانێت سوودمەند بێ یاخود بۆ خۆی دروستی بکات یاخود بە جۆرێک لە جۆرەکان بتوانێت مستەفید بێ لەو پارچە زەویە. بەڵێ ئامانجی ئێمە ئەوەیە بەڵام ئەوەی کە ئەرکی سەرەکی وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوانە ئەوکو ئارزمکردن دووبارە ئەکەمەوەکە داوکۆکیکردنە لە مافی کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی و قوربانیانی جینۆساید بەگشتی و بەرکەوتوانی چەکی کیمیاوی و تاقانەکانی جینۆساید بەگشتی کاتێک کە ئیتر ئەرکەکانی ئێمە تەواو دەبێت ئەرکی لایانی بەرامبەر کە دەست پێکات ئەویش وەزارەتەکانی شارەوانی و ئاوەدانکردنەوە و وەزارەتەکانی ترە ئومێد دەکەین ئەوانیش بتوانن بە ئەرکی سەرشانی خۆیان هەستن. بەڵێ زۆر سپاس بۆ عادل مەلا ساڵح بەڕێوەبەری ڕاگەیاندن لە وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان سپاس کە لە ستودیۆ هەولێرەوە لامان ئامادە بووی سپاس بۆ میوانداریەکەت. بەڵێ